خوێندکارانی زانکۆی سلێمانی کە ڕێگە نەدەین لەوە زیاتر خوێندنی زانکۆی سلێمانی دوا بکەیە بۆیە پشتمان بەس بە برارەکانی ئەنجومەنی وەزیران و بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجامدا بڕیادرا کە چواری دەستکرێ بە خوێندن بەڵام وەکو لە ڕوونکردنەوە ئاگادارەکانیشمان نەهاتوە جەختمان کردو لەسەرەوەی خوێندنی 2020 بۆ 21 خوێندنی ئاوێتەیە واتە جۆرێکە لە خوێندنی ئەلکترۆنی و بەشێک لە خوێندی ناوکە بەس بەڵام بیدایەتەن بە ڕەچاوکردنی بارودۆخی تەندروستی خوێندکاران و بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا و دابینکردنی سەرجەم پێداویستە سەرەکیەکانی خوێندکاران لە چوارچێوەی ئەم خەیرانە دارایی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بڕیار لەسەر ئەوە درا 6 هەفتەی یەکەمی خوێندنەکە بە شێوەی ئەلکترۆنی بێت واتە دابەزاندنی وانەکان و سلایدەکان و سەرجەم زانیارەکان لە ڕێگەی کلاس ڕۆمەکان و بە ڕێگەی ئەلکترۆنی بۆ خوێندکاران بۆ ئەوی سوودی لێبێنن تاوەکو 6 هەفتەی یەکەم تێپەڕ خوێندکاران ئامادەکرێن لە ڕووی ئەکادیمیوانە لە دوای 6 هەفتەکەی تر بەرنامەی ترمانەوێت بەرنامەکە دیسانەوە بەردەوامیدانە لەسەر خوێندنی ئاوێتە بەوەی کە بەپێی سروشت و تایبەتمەندی کۆلێجەکان و بەشەکان و خوێندنەوەی تایبەتمەندی وانەکان کارێکەکەین کە خوێندنێکی ئاوێتە بکەین کە تێکەڵەیە لە خوێندنی ئەلکترۆنی و ئامادەبوونی خوێندکاران لە هەندێوانە و لە هەندێک کۆلێج بەپی پێویستی لەوانە پراکتیکان لە ناو کەمپی زانکۆی سلێمانی و لە ناو تاقیگە و لە ناو کۆلێجەکانیاندا ئەتوانین بڵین بڕیارەکان پاش و پێشەکەون گۆڕانکاری بەسەر کاتەکانە گۆڕانکاری بەسەر جۆری خوێندنەکە هەمووی لە چوارچێوەی خوێندنی ئاوێتەیە بەپێی ئاسی بەرزبوونەوەی پەتای کۆڕۆنا و نزمبوونەوە واتە لە حاڵەتی کەمبوونەوە و نەمانی ئەم پەتایە بە دووری نازانین زانکۆی سلێمانی بە